برئيس دكتور أرشد صديق شارزای آبوری دل استودیت گلمه دابیتن جبو گوتو بیش کنا و مجاره همه چشن کنا دهاتی لهره ما کردستانه هر وها انجام دانا اف همو پروژه گرنگ جالی حکومت هره ما کردستانه و جبو و چنده کو در فتکه و همو آلیه که کو همو آلیه و کو یک جه سودمند بیتن. جنابی دکتوری بخیر بی سپاس و بونت دکتور لم کابینه یا خود کابینه نوعی می حکومت هرمی کردستان مسئول بازانی همیشه فوکسی لسر سکترک نبوده لسر لحنک نبوده که گرینگی پی بداتون و پیشی بخاتن ایتر به همو سکترکان را گیشتوه لهمو سکترکان پروژه انجام داوه ام پروژانش پروژه استراتیژین ام پروژانن که همو کس وکو یک سودی لیده بینیتن ایتر سودکه بو هرمی کردستان وکو یک ام جوره سیاستی سرک وزیر مسئول بارزانی بو انجامدانی ام همو پروژه استراتیژیه لهمان کاد همه چشن کردنی داهات هرمی کردستان چون دبینن؟ بله زور سپاس ام کاتتان باش هیوای لش ساغی و تندرستی و ریز و سلاو بو بینران و بیسران اگر باس لا سرطای دست بکاربونی کابینه نویمی حکومتی هرمی کردستان بکن دبینین لبارودوخی دا ام کابینه دروز بو که هەرێمی کوردستان تووشی چەندان قەیران ببوو لە پەتای کۆڕۆنا دابەزینی نرخی نەوت واروها ئەو ئاستەنگانەی کە لە ناوەخۆ و لە دەرەوە بۆ حکومەتی هەرێمی کوردستان دروست دەکرا بەڵام کابینەی نوێیان بە سەرکردایەتی بەڕێز کاک مەسرور بارزانی توانی ئەم ئاستەنگانە تێپەڕێنێت نەک تەنها ئاستەنگەکان تێپەڕێنێت بەڵکو ئەوەی کە بەلای خەڵکەوە زۆر زەحمەت بوو ئەنجام بدرێت ئەو توانی پلانی بۆ دابنێت و بەرنامەی بۆ دابنێت تاوەکو بتوانێت باری ئابووری هەرێمی کوردستان بەرەو ئاراستەیەک ببات کە خەڵکی هەرێمی کوردستان لی سوودمەند بێت. هەروەها لەم کابینەیە ئەوەی زۆر گرنگی پێدراوە وەکو ژێرخانی ئابووری لە داهاتوو بەهێزتر بێت کە سەرۆکی حکومەت توانی لەم کابینەیە چەندان سایلۆ دروست بکات چەندان بۆند دروست بکات یاخود بەنداو دروست بکات ئەمانە هەم بۆ هاوڵاتی گرنگن دوای دەچینە سەرەوە بابەتە کە ئایا هاوڵاتی چەند لێ سوودمەند بۆ حکومەتیش چەند لێی سوودمەند بواتە هەم لۆ هاوڵاتی گرنگ بوو هەم بۆ حکومەتیش گرنگ بوو کە توانی لەو بازنەیە دەربچێت یاخود لەو چوارچێوەیە دەربچێت کە تەنها پشت ببەستێت بە یەک سەرچاوەکەویش بریتی بێت لەنەوە چونکە لە ساڵانی ڕابردوو ئێمە بینیمان ئەو وڵاتانەی کە بەتایبەت لە کاتی دروستبوونی کۆڕۆنا ئەو وڵاتانەی کە بەڕێژەیەکی زۆر پشتیان بەست بوو بە تەنها نەوت بۆ دابینکردنی بودجە لە وڵات کاتێک کە نرخی نەوت دابەزی چونکە هۆکارەکەشی ئەوە بوو کە ئەم نەوتەی کە هەبوو لە بازاڕەکانی جیهان ساغ نەدەبەوە یاخود هەموو پرۆژەکان کە نەوتیان پێویست بوو بۆی کۆڕۆنا ڕاوەستەوەتە کاتێک کە دەوڵەتێک تەنها بیر لەوە دەکاتەوە سەرچاوی داهاتەکەی تەنها نەوت بێت لەوانەیە لە کاتی دروستبوونی کێشە بۆ ساکردنەوەی نەوت لە بازاڕەکان ئەوە نرخی نەوت دادەبەزێت کاریگەری دەبێت بەسەر باری ئابووری ئەم وڵاتە بۆیە کابینەی نوێمی حکومەتی هەرێمی کوردستان ویستی ئەم شێوازە یاخود ئەم دابینکردنی داهات بۆ خەرجیەکان ئەم شێوازە تێپەڕێنێت سەرچاوەکان فرەچەشن بکات هەمووی گرنگی بدات بەلایانی پیشەسازی بەلایانی کشت و کاڵی بەلایانی ئاودێری بەڵێ زۆر باشە کاک دکتۆر حتمما دەک ستاندارد هەن لە ڕۆی نێودەوڵەتیەوە بۆ ئەوانەی ئەو وڵاتانەی کە چۆن وڵاتەکانیان هەمە چەشن دەکەن بۆ بەدەستخستنی داهات بارەدوخی ئابووری باشتر دەکەن بۆ نمونە سەرۆکوەزیر مەسعود بارزانی لەم کابینەیە ینی تەنها فۆکسی لەسەر یەک سەکتەر نەبووە تەماشای کشت و کاڵی دەکەی کە ئێستا لە راپۆرتەکەش هەبوو بەشێک لە جوتیارەکان دەیانگوت ئێمە ناترسین لەمەوە دوایتر بەردەوام دەبین لە بەرفراوانکردنی بەرهەمەکانیان و چاندنیان و باوەی سەرۆکی حکوومەت هەمیشە لەگەڵ ئێمەیە مەشتێکی زۆر جوانە کە جوتیار بەم شێوەیە دەربڕینیان هەبێتن کاتی خۆی بەبیرت دێتن ئیتر جوتیار بە پیکەم بەرهەمەکانیان دەهێنا لەسەر جادەکانیان فڕیان دەدا کە ئەم دیمەنانە نەمان ئەم دیمەنانە زۆر ناخەژێن بۆنە مەبەستی من ئەم کارکردنی سەرۆک وەزیران مەسعود بارزانی لە ماوەیەکی کەمدا سەڕای ئەو هەموو قەیران و بربەستانەی کە هەش بووە ینی بە پێی ستانداردی ئەو وڵاتانەیە کە وڵاتەکانیان لە ڕووی ئابووری پێشدەیەخن من لە سەرەتا باسم کردوتم لە کاتێک دەستی پێکرد ئاستەنگێکی زۆر بۆ هەرێمی کوردستان هەبوو ئەو ستانداردانەی کە بەڕێزت باست کرد کۆمەڵێک
ستاندارد هەیە لە جیهان کە پرۆژەکان بە شێوازێک ئەنجام دەدرێن بەڵام من ئێستاش ئەوە دەڵێمەوە ئەوەی کە کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان کردی بە سەرکردایەتی وەرز کاک مەسرور بارزانی هەموو ستانداردەکانی تێپەڕاندیە لە ماوەی 4 ساڵی تەمەنی توانی کۆمەڵێک کار ئەنجام بدات کە لە هیچ وڵاتێک نەکراوە ئێمە ئەگەر سەیری پرۆژە و کارەکانی حکوومەتی هەرێم بکەین لە کابینەی نوێم ئەگەر وەکو داتا باسی بکەین بۆەوەی ڕوونتر بێ لای هاوڵاتی و دواتر باز دەکەین کە ئایا سوودەکانی چییە بۆ نمونە تەنها لە کابینەی نوێم نۆ بەنداو دروست کراوە لەگەڵ ئەوەشدا 23 بۆند دروستکراون لەلایەکی ترەوە 58 بۆندی تر لە بواری جێبەجێکردندا ئەگەر ئێمە سەیری ئەو بۆند و ئەو بەنداوانە بکەین ئایا سوودێکی هەیە بۆ هاوڵاتی بۆ جوتیارێک هاوڵاتی دەتوانێت لەلایەنی گەشت و گوزارەوە سوودی لێ ببینێت بۆ نمونە ئەگەر تەماشا بکەین و بەنداوانەی کە ئێستا کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان دروستی کردوون بوونەتە شوێنێکی گەشتیاری هاوڵاتیان دەتوانن سەردانی بکەن و هەروەها بۆتە شوێنێک کە گەنجان بتوانن هەڵی کاریان تێدا دەست بکەوێت هەر یەکێک خەریکی کارێکە لەو شوێنانە لەو بۆندانە یاخود لەو بەنداوانەی کە دروستکراینە لەلایەکی تر بە هەمان شێوە ئەو جوتیارانەی کە بەڕێز باست کرد دەتوانن سوود لەو ئاوە ببینن چکە کاتێک زستان دادێت ئەو ئاوەی کە هەیە دەڕوات ناوەستێت واتە بۆ هاوین ناتوانێت سوودی لێ وەرگێ بەڵام ئەو بۆند و ئەو بەنداوانەی کە دروستکراون جوتیارەکان دەتوانن بۆ ئاودێری سوودی لێ ببینین کە مەش کاریگەری دەبێت بەسەر بەرزکردنەوەی ئاستی بەرهەمهێنانی ئەو بەرهەمانەی کە پێویستە ئینجا لە هەر بەرهەمێک بێت تەماتە بێت خیار بێت گەنم بێت زۆر بێت هەر شتێک بێت کە جوتیار بەرهەمی بێنێت هەروەها حکوومەتیش دەتوانێت سوودی لێ ببینێت لەوەی وەکو سەرچاوەیەکی داهات دەتوانێت ئەو شوێنانەی کە بۆ نمونە دەیداتەوە بە خەڵک کە کاری تێدا دەکاتەوەش لە بەرامبەری ڕستوماتێک وەردەگرێت یاخود با بڵێن کرەیەک وەردەگرێت ئەمانە کاریگەری ڕاستەوخۆی هەیە بەسەر با بڵێن بژاندنەوەی ژێرخانی ئابووری هەرێمی کوردستان باشە کاک دکتۆر جەنابەت ئاماژەت پێ کرد کە دوای کۆڕۆنا وڵاتانەی کە پشتیان بە نەفت دەبەسترا ئیتر کار لەسەر ئەوە دەکەن چۆن هەمە چەشنکردنی داهاتەکانیان بکەن لە وڵاتەکانیاندا ئیتر سەرۆک وەزیر مەسعود بارزانی دەستی پێکرد و کردی و سەرکەوتوش بۆ ئێستامە بەرهەمەکەی دەبینین لە سکتەری پیشەسازی بە هەمان شێوە لە کوشت و کاڵ لە وەبەرهێنان لە گەشت و گوزاری کە سکتەرێکی زۆر گرنگە ئێستا وڵاتان ئیشی لەسەر دەکەم ینی ئەم جورە سیاسەتە ئەم جورە گرنگی پێدانە بەم سێکتەرانە و هەمە چەشنکردنی داهات پێت وایە لە داهاتوودا لە مستەقبەلدا ئیتر هەرێمی کوردستان پێویستی بە نەفت نەبێنێتن یاخۆت ئەو گرنگیەی نەبێتن لە هەرێمی کوردستان زیاتر فوکسەکەی لەسەر ئەم داهاتانە بێتن و بتوانێتن وڵاتێکی خۆشگوزاران پێ دروستکەین و پێ بەڕێوە بین بەڵێ ئامادەکردنی بەرهەمەکان لە ناو خۆمان یاخود بەرهەمهێنانی کەلوپەر یاخود دروستکردنی کارگە ئەمە کاریگەرێکی زۆر باشی دەبێت لەسەر ژێرخانی ئابووری بۆ نمونە ئەو وڵاتانی کە سزا دراون ئەتە دراوسەکان ناوی هیچ وڵاتێک نەدەین تەماشا دەکەین ناتوانێت بازرگانیەک بکات یاخود ئەو نەوت و گازێکی هەیەی هەناردەی دەرەوەی بکات بەڵام ئەوەی کە خۆی پێگرتوێتەوە لەسەر پێیەکانی ڕاوەستایە ئەوەیە لەلایەنی ژێرخانی ئابووریەوە توانیوێتی کۆمەڵێک کارگە دروست بکات گرنگی بە کشت و کاڵ بدات بۆیە ئەوەی بەڕێز کاک مەسرور کردی لە ماوەی ئەو 4 ساڵە گروەکو باسمان کرد گرنگیدان بوو بۆ سێکتەرانە ئەگەر هاتو ئەو سێکتەرانە لە ماوەی چەند ساڵێکی تر ئەوە بەردەوام بن بۆ نمونەکە باسمان کرد ئەگەر بەنداوەکان لە نۆ بەنداو بگاتە 20 بەنداو ئەوە کاریگەری چی دەبێت یاخود ئەگەر سیر بکەین سایلۆیەکان لە ماوەی ئەو 4 ساڵەدا 4 سایلۆ دروستکرا کە ئێستا پێنجی تر لە جێبەجێکردندان دروست بکرێنەوە ئەگەر سیر بکەیت لە دروستکردنی سایلۆیەکان ئێمە سوودێکمان بینی لە ساڵانی پێشووتر جوتیارەکان چکەوەی کە راپۆرتەکە لە بیدایەت لەوە دەستی پێکرد کە جوتیار سوودمەند بوونە لەو پرۆژانە بەڵێ بە تەکیدی چونکە لە ساڵانی ڕابردوو تەماشامان دەکرد تاوەکو جوتیارێک گەنمەکەی ساغ دەکردەوە لە سایلۆیەکان دەبایە کرێکی زۆری بدابا لە کرێی گواستنەوە کەمە ینی وای دەکرد زوتیارێک بۆ ساڵی داهاتوو پەشیمان ببتەوەلەوەی کە جگەلەوەی بە دەهان ڕۆژ لە سڕی دەدەوە ئەو سڕەیە هەموو کرێ لە سەری حساب چونکە ئەو ئامێرە یاخود ئەو لۆریە کەلۆی دەگواستەوە کە لە سڕە ڕادەوەستا ڕۆژانەی خۆی حسابی دەکرد بەڵام ئەگەر تەماشا بکەین لە ماوەی ئەو 4 ساڵە ئەو کێشن جوتیارەکانی ئێمە ئەو کێشەیان نەبوو دەیانتوانی بە ئاسانی بەروبوومەکانی خۆیان ساغ بکەنەوە
شتێکی تر کە یەکێکی تر لەو سوودانە بوو کە سایلۆیەکان دروستکرا فڕنەکان ئەو ساڵە یاخود لە ماوەی ئەو چەند ساڵە ئاردی ناوخۆیان بەکاردێناوە واتە ئارد لە دەرەوە نەدەهات واتە ئەو سایلۆیانە دیسان ئەو گەنمیان دەداوە با بڵێن کۆمپانیاکان دایان کردە ئارد بەسەر فرنەکانیان دابش دەکرد واتە هەم جوتیارەکە لی سوودمەندە بوو هەم لە ناوخۆش ئێمە دەمانتوانی ئەو بەرامێکن پێویستمانە بەدەستمان بکەوێت. کا دکتۆر جەنابەت شارازەیەکی ئابووری سێکتەرانە شارازەیەکی باش هەیە زۆرجە خەڵک دێت پرسیار دەکە دەڵێ کاکە ئەو هەموو پرۆژەیە دروستکرایە گرنگی بە هەموو سکتەرە درایە بۆ خەڵک سوودمەند لێناخ سوودمەند نابێتن بۆ دەرفەتی کار دروست نابێتن ئەمە وایە کێ دەڵێت دەرفەتی کار دروست نەبووە خەڵکێک هەیە بۆ نمونە زانین دەرفەتی کار زیاتر وەکو ئۆپۆزیسیۆن خۆیان دەناسێنن دەڵێن کاکە ئەم پرۆژانە لە بەرژەوەندی هاوڵاتی فەقیردا نییە لە بەرژەوەندی کۆمەڵی خەڵکدای ئەمە وایە نەخێوانیە لە ئەوەی کە پرۆژەکانی حکوومەتتی هەرێمی کوردستان وەکو باسم کرد تا ڕادەیەکی زۆر گەنجەکان تێدا سوودمەند بوون هەر لەو راپۆرتەی کۆتاتزار کە بەڵاو کراوە بەڕاستی لەوێ هەموو هەلیکارەکان دابین کراوە کە حکوومەتتی هەرێمی کوردستان لە ڕێگەی ئەو پرۆژانەی کە ئەنجامی دەدات کۆمەڵێک هەلی کار دروست بووە بە ئێمە باس لە پرۆژەکان نەکەین کە تەواو بوونە هەلی کار بۆ کۆمەڵێک گەنج دروست بووە ئایا ئەو پرۆژانەی کە لە بواری جێبەجێکردندان تەنها ئەو پرۆژەی کە ڕێگەی گۆمەسپان چەند هاوڵاتی لە هەرێمی کوردستان کاری تێدا دەکات چەند گەنجی خۆمان کاری تێدا دەکات کە ئەمە یەکێکی تر لە ئەو خاڵە باش بیرم هاتەوە یەکێکی تر لە دەستکەوتەکانی حکوومەتتی هەرێمی کوردستان بریتی بوو لە هێنانی یاخود کارپێکردنی کۆمپانیاکانی ناوەخۆی نەک کۆمپانیاکانی بیانی چونکە کۆمپانیاکانی بیانی زیاتر خەڵکی خۆیان دێنە کاریان دەکرد لە ساڵانی پێشووتر بەڵام ئەوەی ئێستا لە هەرێمی کوردستان کە بۆتە هۆی ئەوەی هەڵی کاردابین بکرێت بۆ گەنجانی خۆمان بریتە لە با بڵێن کۆمپانیاکانی ناوەخۆ کە پرۆژەکان جێبەجێ دەکەن ئایا ئەوانە هەلی کار نینە؟ دەست خۆش دکتۆر گەل لە گەلێک سوپاس دکتۆرە شەسەدیق شارەزایە ئابووری لە ستودیۆ گەلمە بۆی نین هەر هەبن سپاس بۆی باش.